ji bo bêhtir zanyarî û agahîndawî li dor xwepêşandanên berdewamên Îranê niha hevkarê me Ferhat Felahî bi me re ye. Dem baş Ferhat, te çi nûçeyên nû divê derbarê de hene? ئەم کاتتان باش ساڵە هەروواکە لە دیمەنەکانە بینیمان خۆپێشاندانەکان دوێنێ ڕۆژی شەممە و هەتا سەرلەبەیانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە تام کاتێک کە من لەگەڵتانم بەردەوام بوون لە شارە جیاجیەکانی ئێران ئەتوانم بڵێم چەقی خۆپێشاندانەکان گوازراوەتەوە بۆ تارانی پایتەخت لەو شوێنەی بۆچی ئەڵێم چەقی خۆپێشاندانەکان لەبەر ئەوەی کە تەنیا ئەو دیمەنانەی کە زۆربەی ئەو دیمەنانەی کە دێنە دەرەوە لە نێوخۆی ئێران ئەو دیمەنانن کە لە تارانن بەهۆی بەربڵاوی ئەو خۆپێشاندانانەی کە لە شاری تاران ئەکرێت هەڵبەت لە شارە جیاجیەکان و بەتایبەت لە هەرێمە کوردیەکانیش خۆپێشاندانەکان بەردەوامن ئەتوانن بە تایبەتی لەسەر تاران باسی ئەو کە تاران شارێکی گەورەیە نزیکەی 13 ملیۆن دانیشتووی هەیە ئەو شارە و لە ناوچە جیاجیەکانی تاران وەک ئەکباتان، نارمەک، شارەڕێی، ستارخان، سادقیە، مەرزداران، حافزیەت، تەجریش، نیاوەران، بلوارکشاوەرز و هەفت حەوز دوێنێ هەتا درەنگانی شەو و دەستپێکی ڕۆژی یەکشەممە ئەمڕۆ خۆپێشاندانەکان لەوێ بەردەوام بوون دروشمەکان ڕاستە و ڕاست ئاراستەی کاربەدەستانی کۆماری ئیسلامی لە ناو ئەوانیشدا ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەی یەکرێتەوە و دژ بەون داوای ئازادی ئەکەن و دروشمی ژیان ئازادی لەوێ بە بەربڵاوی دەوترایەوە توانم بە شارەکانی تریچ ئاماژە بکەم لە هەرێمە کوردیەکان کە سنە ئەو دیمەنان ڤیددیویانەی کە گەیشتونەتە دەست بەشی کوردی دەنگی ئەمریکا باس لە درێژەی خۆپێشاندانەکانەکەن لە شاری سنە هەروە لە مێردەشت و گۆوەردەشت دوو ناوچەی شاری کەرەج لە پنا تارانەوەن کە لەوێش دوێنێشەوە خۆپێشاندان بەردەوام بوون لە ڕەشت و بابڵسەر لە باکووری ئێرانیش بە هەمان شێوە ئەو خۆپێشاندانانە بەردەوام بوون ساڵە. فەرهاد رفتارە حکوومەتە ئێرانێ دوێ دەربارەیدا بە خۆپێشاندەران چاوایە و بەرپرسن ئێرانێ چ دەبێژن؟ بەڵێ ساڵا هەروە کە ئەزانی لە دوای گەڕانەوەی لە نیویۆرک کە بەشداری کۆبوونەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتوەکانی کردبوو ئیبراهیمی ڕەئیسی سەرۆک کۆماری ئێران لە کۆبوونەوەی لەگەڵ کاربەدەستانی ئێرانیە ئاماژەی بەوە کردووە و فەرمانی کردووە بۆ ئەوەی کە لە زووترین کات ئەم خۆپێشاندانانە سەرکوت بکرێن و کۆتاییان پێ بهێنرێت. ئەمەش لە کاتێکدایە کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوو بۆ هەشتمین ڕۆژە کە خۆپێشاندانەکان لە ئێران بەردەوامن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران دەستیان نەپاراستووە لە سەرکوتکردنی خۆپێشاندەران لە بەشە جیاجیەکانی ئێران و ئاماژە هەتا ئێستا بە گوێرەی دوایین زانیاریەکان کە بەدەستمان گەیشتون 1200 کەس ئەمیش بە وتەی میدیا فەرمیەکانی سەر بە حکوومەتی ئێران 1200 کەس دەست بەسەر کراون 41 ئەمەش دیسان ئاماژە بەوەکەم بە گوێرەی میدیا فەرمیەکانی حکوومەتی ئێران 41 کەس کوژراون بە گوێرەی ئەو داتانەیە کە لە بەردەستان 15 لەو کوژراوانە بە گوێرەی دوایین زانیاریەکان لە هەرێمە کوردیەکانن کە لێرەی پشکی شێر بەشی هەرێمە کوردیەکان ئەکەوێت لە پارێزگای سنە کرماشان و پارێزگای ئازەربایجانی ڕۆژە ئاوا هەروەها پارێزگای ئیلام ئەم هەتا دێت ڕێژەی دەست بەسەربوونەکان لەو پارێزگایانە و هەرێمە کوردیەکان زیاتر ئەبێتەوە. باسمان لە شاری شنۆ کرد لە راپۆرتەکانی پێشوو ڕۆژانی پێشوودا شنۆ بوو بە چەقی ململانەکانی نێوان خۆپێشاندەران و هێزەکانی ڕژیم بەوەوە کە خەڵک توانی بووی دەست بگرێت بەسەر بەشێکی هەرە زۆری شارەکە بەڵام پاشان دوای ئەوەی کە هێزەکانی ڕژیم هێرشەکەنەوە سەر شارەکە ئێستا لە ئێستادا مانگرتنی گشتی لەو شارە بەڕێوە چێ و ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە هێزە ئەمنیەکان درگا بە درگای ماڵەکان ئەڕۆن بۆ ئەوەی کە دەست بەسەر بکەن ئەندامانی بنەماڵەی هاوشاریانی شاری سنۆ زۆر کەس بێ سەر و شوێن و هیچ ئاگاداریەک لە بارودۆخیان نییە. بەلێ فەرهاد فەلاحی سپاس بۆ وان ئاگاییان. سپاس بۆ ئێوەش.